ئەم کاتە و هەموو کاتێکتان باش فێرخوازانی ئەزیز، لەوانەیەکی نوێ داهاتمەوە خزمەتان تا کۆتایی وانەکە لەگەڵم بن. لە زمانی ئەڵمانیدا فرمانی هابن فرمانێکی زۆر گرنگە و کە زۆرترین کات لە زمانی ئەڵمانیدا فرمانی هابن بەکاردێت و زۆر پێویستمان بە فرمانی هابن دەبێت کە لە زمانی کوردیدا بە مانای هەبوون دێت. هەبوون بە ئەڵمانی هابنە، هابن بە مانای هەبوون. چۆن لە زمانی کوردیدا دەڵێین من ئۆتۆمبیلم هەیە، پارەم هەیە، خانووم هەیە، هەر شتێک ئەڵێ ئیش هابە. لێرەدا من نمونەم لەگەڵ جێناوی کەسێتیەکان لەگەڵ کەسەکان هەمووی بۆ داناون و لەگەڵ ڕستەشدا کە زۆر گرنگە فێری ببن. ئیش هابە بە مانای من هەمە، من هەمە. نمونە ئەڵێیت ئیش هابە گێلد. ئیش هابە گێلد بە مانای من پارەم هەیە، من پارەم هەیە. سیرکەن ئیش هابە گێلد بەم شێوەیە هابن لەگەڵ کەسەکەیە بۆ من ئیش هابە لە کۆتاییەوە ئیش هابە بە مانای من هەمە. ئیش هابە گێلد من پارەم هەیە، من پارەم هەیە. مەسەلەن ئەڵێ من خانووم هەیە، من ئۆتۆمبیلم هەیە، من سەیارەم هەیە، من منداڵم هەیە. بەم شێوەیە بە هەر شتێک بڵی من هەمە هابنی بۆ بەکاردێنین. ئیش هابە من هەمە، وەک لێرەدا ئیش هابە گێلد من پارەم هەیە. ئەم وانانە لە دەفتەرەکەتاندا بنووسن کە زۆر گرنگە، بەڕاستی یەکجار بە سوودە بۆ کەسانەی سەرەتایین. نمونە بڵێن تۆ هەتە، تۆ هەتە دووهاست بە مانای تۆ هەتە. مەسەلەن تۆ منداڵت هەیە، تۆ پارەت هەیە، تۆ ئۆتۆمبیلت هەیە، ئەڵێ دووهاست. من لێرەدا نمونەم بۆ داناون لە بەرامبەرەکەیوە دوو هاست گێلد. دوو هاست گێلد بە مانای تۆ پارەت هەیە. وەک وتمان بە کەسێک بڵێن تۆ پارەت هەیە، تۆ کارت هەیە، تۆ ئۆتۆمبیلت هەیە، هەر شتێک کەسی بەرامبەر هەیە بێ بەم شێوەیە دوو هاست گێلد، دوو هاست ڤۆنونگ. مەسەلەن هەر شتێک بەم شێوەیە ئێمە بە تۆ ئەڵێن تۆ هەتە دوو هاست. ئایا تۆ چیت هەیە؟ دوو هاست گێلد، دوو هاست ڤۆنونگ، دوو هاست کیندا، مناڵت هەیە. بەم شێوەڵین تۆ هەتە. یان لێرەدا ئەو بڵێن ئێە، وەک لەوانەکانی پێشووتردا باسمان کرد. ئێە بۆ کەسێک بۆ ئەو دێ بەڵام ڕەگەزی نێر بێ، بۆ پیاوێک پێی ئەڵێن ئەو. ئێە هات بە مانای ئەو هەیەتی. ئەو هەیەتی هەر شتێکی هەبێ ئەو بڵێن ئەو شتێکی هەیە، ئەو هەیەتی. من لێرە ڕستەم بۆ داناون بە نمونە ئێە هات گێلد بە مانای ئەو پارەی هەیە، ئەو دراوی هەیە. ئێە هات گێلد. ئێمە بە کەسێک بڵێن ئەو هەیەتی سەیکەم بە شێوەیە هابن، هەبوون بەم شێوەیە لەگەڵ کەسەکەی هات. ئێە هات گێلد. لێرەدا ئەو پارەی هەیە. بەم شێوەیە کە بڵێن ئەو شتێکی هەیە ئەڵێن ئەو هەیەتی. ئێە هات نمونە بڵێن ئەو خانووی هەیە، ئەو پارەی هەیە، ئەو منداڵی هەیە. بەم شێوەیە نمونە ئەڵێن ئێە هات کیندا، ئەو منداڵی هەیە. لێرەدا سەریکەن ئێە هات گێلد بە مانای ئەو پارەی هەیە. هابن بۆ ئەو بەم شێوەیە بۆ ڕەگەزی نێر کەسی تاکە ئەو ئێە هات گێلد ئەو پارەی هەیە. یاخود زی لێرەدا وەک پێشووتر باسمان کرد زی بۆ ئەو دێت، ئەو بەڵام بۆ ڕەگەزی مێر بۆ ژن. زی ئەو، زی هات ئەو هەیەتی، زی هات ئەو هەیەتی. لێرەدا نمونە زی هات گێلد. زی هات گێلد بە مانای ئەو پارەی هەیە. سەریکەن هات بەم شێوەیە بۆ ئەو بۆن ڕەگەزی نێر و مێ بەم شێوەیە هەردووکی هاتی بۆ ئەبێ. زی هات گێلد ئەو پارەی هەیە. یاخود ئس هات، ئس بۆ مەسەلەن منداڵ لەوانەکانی تردا باسی ئەەکەین. ئس بۆ ڕەگەزی بێلایەنە. ئس هات ئەو هەیەتی، ئەو هەیەتی پێ ئەڵێن ئس هات. نمونە ئەڵێن ئس هات گێلد. سیرکەن کەسی تاک بۆ ڕەگەزی نێر مێ یاخود بۆ بێلایەن
ڕاناوی هابنی بەم شێوەیە بە بەکاردێنین es hat Geld بە مانای وایە ئەو پارەی هەیە es hat Geld ئەو پارەی هەیە یاخود لێرەدا ئەڵێن ئێمە مەسەڵەن شتێک بڵێن ئێمە هەمانە wir بە مانای ئێمە دێت wir haben بە مانای ئێمە هەمانە wir haben ئێمە هەمانە نمونەش لێرەدا haben بەم شێوەیە خۆی فەرمانەکە بۆ ئێمە ئەنووسینەوە haben فەرمانی هەبوون بە تەواوی وەک خۆی ئەنووسینەوە wir haben Geld ئێمە پارەمان هەیە یاخود wir haben Auto wir haben Wohnung هەر شتێک ئێمە هەمان بێ فەرمانی هابنی بۆ بەکاردێنین ئەڵێن wir haben بە مانای وایە ئێمە هەمانە چیمان هەیە من لێرەدا نمونەم بۆ داناون wir haben Geld بە مانای ئێمە پارەمان هەیە یاخود ئێوە ئیغە بە مانای ئێوەیە ئێوە من لێرەدا ئیغە habt ئێوە هەتانە ئێوە هەتانە ئیغە habt Geld ئێوە پارەتان هەیە ئێوە دراوتان هەیە سەیرکەن haben چی لێهات بۆ ئێوە بەم شێوەیە گۆڕا habt ئێوە ئیغە habt Geld ئێوە پارەتان هەیە بەم شێوەیە لەگەڵ ئێوەدا هابن ئەگۆڕێت بەم شێوە گۆڕانکاری بەسەردا دێت ئێوە هەتانە ئیغە habt ئێوە هەتانە نمونەش لێرا سەیرکەن ئیغە habt Geld ئێوە پارەتان هەیە ئێوە پارەتان هەیە یاخود ئەم زیەی لێرەدا ئەیبینن زی بۆ کۆمەڵێ کەسە دێت ئەوان کۆمەڵێ کەسن ئەوان زی هابن سەیرکەن زۆر ئاسانە هابن وەک خۆی دەمێنێتەوە لێرە فەرمانی هەبوون هابن وەک خۆی بە تەواوی ئەمێنێتەوە ئەڵێن زی هابن ئەوان هەیەە نمونە لێرەدا زی هابن Geld ئەوان پارەیان هەیە زی هابن Geld ئەتوانین هەر شتێکمان بیوێ لەگەڵا بڵێن ئەوان هەیەە ئەتوانین بڵێن ئەوان منداڵیان هەیە ئەوان خانوویان هەیە ئەوان پارەیان هەیە یان هەر شتێکی دی من لێرەدا پارە Geld پارەم بە نمونە داناوە بۆ ئەوەی ئێوە بە جوانی لێ تێبگەن یاخود زیەکی کەمان هەیە لە زمانی ئەڵمانیدا زی بەم شێوەیە بە گەورە ئەینووسین زی بە مانای بەڕێزتان دێت وەک لەوانەکانی تردا باسمان کرد ئەم زیە بۆ کەسێک نەیناسین پێی بگەین یان لە دام و دەستگا و شوێنە فەرمیەکاندا یان کەسێکی بەتەمەن ئێمە وشەی زی بۆ بەکاردێنین پێی ئەڵێن بەڕێزتان زی هابن بە مانای بەڕێزتان هەتانە فەرمانی هابنیش لێرەدا وەک خۆی دەمێنێتەوە هابن وەک خۆی ئەینووسینەوە زی هابن بەڕێزتان هەتانە وەک وتمان ئەتوانین بڵێن بەڕێستان خانووتان هەیە بەڕێستان ئۆتۆمبیلتان هەیە بەڕێستان کارتان هەیە هەر شتێک کە بمانەوێ ئەتوانین بەم شێوەیە هابنی لەگەڵا بەکاربێنین من لێرەدا نمونەی گردم بۆ داناون پارە دراو من لێرەدا نووسیومە زی هابن Geld بەڕێستان پارەتان هەیە بەم شێوەیە فەرمانی هابن بۆ بەڕێستان هەروک خۆی ئەمێنێتەوە گۆڕانکاری بەسەردانایە من لێرە دادام ناوە ئەیبینن کە زۆر ئاسانە بە کەسێک بڵیت تۆ شتێکت هەیە ئەڵەی زی هابن ئەڵەی زی هابن Geld بەمانای وایە بەڕێستان پارەتان هەیە یاخود زی هابن Kinder بەڕێستان منداڵتان هەیە یان هەر شتێکت بوێ بڵێ بەڕێزتان هەتانە بەم شێوەیە ئەڵەی زی هابن بەڕێستان هەتانە وەک بینیتان کە زۆر ئاسانە بەو هیوایی توانی بێتم سوود بە ئێوەی ئەزیز بگەێنم تا وانەیەکی تر بەختەوەری و سەرفرازی بۆ هەموو لایەکتان